ئەو وردبینەی حکومەتی عێراق کە ماوەی زیاتر لە 2 مانگ سەرقاڵی بوو ئیدیکاری پێ ناکرێت و بە جیا موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستیش دابەش ناکرێت. حکومەتی عێراق بڕی 370 ملیار دیناری ڕەوانەی هەرێمی کوردستان کردووە کە بڕیار وابوو دوای وردبینی بدرێت بە فەرمانبەرانی ئەو دوو وەزارەتە، بەڵام ئێستا قسەکە گۆڕاوە. فراکسۆنی کۆمەڵ و گۆڕان لە پەرلەمانی عێراق دەڵێن گومانی ڕێکەوتنێکی ژێربەژێر هەیە لە نێوان حکومەتی هەرێم و عێراق. حکومەتی هەرێم ئەو پارەی وەکو سلفە لە عێراق وەری گرتووە بڕیارە بە سیستەمی پاشەکەوتەوە بیدات بەسەرجەم وەزارەتەکان. نیگەرانی خۆمان ڕاگەیاندووە لەم بابەتە و هەر ئەمە نییە کە لێرە ئەم نیگەرانێ بە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسێ ڕاگەین، بەڵکو بە نووسراو هەر ئەمڕۆ ئاڕاستی ئەنجومەنی وەزیران و حەیدەر عیبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان کردووە کە دەبێت لە وەڵامێکمان باتەوە بۆ ئەوەی کە بۆ ئەم پارەی بۆ شێوەی خەرج کردووە لە کاتێکە لە چەندان لێدوانی پێشووتردا بەڵێنی بە ئێمە داوە کە ئەو پارەیە بە شێوازی خەرجەکە کە ئەگاتە موچەخۆران دەستی موچەخۆران بەتاوەتی. يعني إن شاء الله قريبا إن شاء الله بركة نصرف قبل نوروز إذا الله راد إن شاء الله. عندنا نعمل بصراحة يعني جهدنا تعرفون راحت لجان أذكركم. سەرۆک وەزیرانی عێراق لە تویتێکدا نووسیویەتی ئەو پارەی ڕەوانەی هەرێمی کردووە بۆ سەرجەم وەزارەتەکانی هەرێمی ناردووە، ئەوەش ئەوە دەگەیەنێت عەبادی لەوە پەشیمان بۆتەوە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ وەزارەتەکاندا بکات و موچەی بێ پاشەکەوت بنێرێت. هاوکات جەبار عەبادی نامەیەکی تایبەتی حەیدەر عەبادی بۆ سەرۆکی فراکسۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق ناردووە و عەبادی وتوویەتی ئەوان ویستویانە پارەکە ڕاستەوخۆ بخەنە حیساب بانکی وەزارەتی پەروەردە و تەندروستی، بەڵام هەرێم ڕێگر بووە. ئەوە نامەی حەیدەر عەبادیە کەم بەیانیە نێراوە بۆ من لەلایەن جەبار عەبادیوە. ئەڵێ ئێمە دوێنێ ویسمان پارە ڕادەستی ئەو دوو وەزارەتە بکەین بە مباشر یا بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە بکەین، بەڵام هەرێمی کوردستان مانع بوو کە ئەڵێ هیچ حسابێکی بانکی ئەو بەڕێوەبەرایەتیانەوە ئەو وەزارەتانە هیچ حسابێکی بانکییان نییە. بۆیە دوجار وتیان تەنها حکوومەتی هەرێم حسابی بانکی هەیە، بۆیە ئێمە ناچار بووین ئەو پارەیان بدەینێ. دوێنێ تەفاوز لەسەرەوە کراوەکاوان ویستویانە پارەکە ڕاستەوخۆ بدەن، حکوومەتی هەرێم وتویانە ئێمە ئەبێ بە سولفە بمان دەنێ بۆ ئەوی بەکەی خۆمان مامەڵەی لەگەڵ بکەین. ئەوانیش پارەکەیان بە سولفە داوەتە حکوومەتی هەرێم، بەڵام ئێمە گومانمان هەیە کە ئیتیفاقێکی نهێنی هەیە بۆ دوای هەڵبژاردنەکان یا بۆ ئەو دەرەنجامانەی کە لە هەڵبژاردنەوە دروستە بێ کە دوجار فەرمانبەرانی هەرێم قوربانی ئەو ئیتیفاقە سیاسیە بووبن کە جارێکی تر لەسەر ویلایەتێکی تازەی تر ئەم ئیتیفاقی کرابن و مۆزەفین کرابنە قوربانی بۆ ئەم بابەتە. فراکسیۆنی کۆمەڵ و گۆڕان لە پەرلەمانی عێراق دەڵێن ئەگەر ئاشکرا بێت ڕێکەوتنەکە لەسەر حیسابی فەرمانبەرانی هەرێم کرابێت بێدەنگ نابن و فەرمانبەرانی هەرێمیش دەبێت بێدەنگ نەبن. ئەوان پێیان وایە ئەو پارەی عێراق ناردوویەتی کە پارەی 600,000 فەرمانبەرە بە وەزارەتی پێشمەرگەشەوە لەگەڵ داهاتی ناوخۆ حکومەتی هەرێم دەتوانێت موچەی بێ پاشەکەوت دابەش بکات، بەڵام دەرکەوتووە هەرێم نیازی پاک نییە بەرامبەر فەرمانبەران و درێژە دەدات بە دابەشکردنی موچە بە شێوەی پاشەکەوت. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.